مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانیش دەڵێت کە یەکێتیش پرۆژەی هەیە بۆ سازان بۆ تێپەڕاندنی ئەم دۆخەی ئێستا یارێمی کوردستان. دەمە بزانم ئەم پرۆژە نوێی یەکێتی چی دەبێت کە دەیەوە وەکو نێوەنگیری ڕۆڵ ببینێ؟ لە ڕاستیە خۆتان زانن ینی هەموو لایەنە سیاسەکان هەریەکە بە شێوەیەک لەم وەزع سیاسەکە هاتوۆتە پێشەوە یانێ جا چەند سناریۆکەیە ینی هەر کەسا بە شێوە لە شێوەکان ینی هەوڵەدا سەرەتا ئارامی باڵکێشێ بەسەر هەموو وەزع سیاسەکە کە ئێستا هەیە و سەرەتا پێویستمان بەوەیە جەویەک بخۆڵقێ بۆەوەی هەموو لایەنە سیاسەکان لەسەر مێزیە کۆ ببنەوە. دوای ئەوە ئەکرێت ینی سینارێ زۆرە بۆی کە ئێمە بگەینە نەتیجەیە کە پەرلەمانێکی گونجاو کە هەموو لایەنە سیاسەکان بەشدار بن و هەموو لایەنە سیاسەکان قەناعەتیان بۆ بێت کە بتوانین لە ئایندا لە ماوەی 2 ساڵی داهاتووە هەم دەستورەکە بە شێوەیەکی باش داڕێژرێ و لە داهاتووە کاری پێ بکرێ و هەمیش لایەنە سیاسەکان هیچ لایەنەکەی تر و بە شکاوی نەڕاتە ناو پەرلەمانەوە و زیان لە پرۆسەی ئاشتی نێوان هەموو لایەنە سیاسەکاندا. بۆیە ینی لە یەکێتی هەوڵەدا ئەوەندەی بکرێت هیچ لایەنێک زەرر نەکا و کوردی زەرر نەکا، خەڵکیش زەرر نەکا و پێشمەرگەیش لە سنگەرەکانە دڵخۆش بێ بۆی کە دوای ماوەیەکی ناهەموار کە هاتە پێشەوە ئێستا هەموو لایەنە سیاسەکان بەرەو ئەوە ئاچێن وەزعەکە هێورکەنەوە و پاڵپشتی ئاشتی و تەبایی ناو ڕێزەکانی کۆمەڵە و هەروەها پەرلەمانیش گرنگی پێ بدرێتەوە و بچینەوە دیسانەوە سەر دۆخی جارە. ئەو کەشە چۆن دروست دەکرێت بۆ ئەوەی لایەنەکان ئامادەیان هەبێ بێنەوە سەر مێزی گفتوگۆ و ئەوەندەی بزانم یەکێتی دەیەوێت کە لەم پرۆژەیەدا ڕۆڵ بداتەوە بە پەرلەمان واتە ئەوەی کە چارەسەری گرفتەکە دەکات پەرلەمانی کوردستان بێت. چۆنە پێمە یەکێتی ئەوەندەی لە ئینگلەکانە بەدی ئەیبینی و قسەی لەسەرەکە هەوڵدە ینی لە ڕووی ئەعلامەوە ئیعلام کارێکی وە بکە هاوکار بێ بۆەوەی کە وەزعەکە هێور بێتەوە خۆتان نەزانی ینی لەم ماوەشە بەڕاستی ئەلام باش هاتوتە پێشەوە هەوڵی داوە ینی وەزعەکە لە بریەوە تەشەنوجی پێ بکە هێوری کردوێتەوە ئەوە سەرەتاکی باشە و ئەبینی ینی چه پارتی چی گۆڕانیش ینی گەیشتونێتە ئەوەی کە بەرە ئەوە بچن کە چارەسەر تەنها دانیشتنەوە و بە گفتوگۆیە کە بتوانین ئێمە بگەینە نەتیجە و ئەوە سەرەتایەکە. سەرەتای دووهەمی من پێم وایە ئەوەیە کە نیەتێک بدرێت بە هەموو لایەنەکان بەو نەفەسە کە بتوانین پەرلەمان بکەینە مەرجعی ئایندەی داهاتوومان و لە مەرحەلەیەکە هەندێک زۆر جار تەشەنوجە بێت لە پەرلەمانەکانی هەموو وڵاتانی دنیا کە بینیمانە شەڕەکورسی شەبێت زۆر جار ئەوەش بووە لە رووسیا مەدفەعان بە پەرلەمانەوەن بەڵام دوایەوە کۆبوونەوە و ئەوەش بوو. ئەلحەمدولایە ئێمە ڕەنگە زەرماتیا کردبێ و بەداخەوە بە خوێنی کۆمەڵێک لاو گەنجی خوێنگەرم بە هەروەکو باسم کرد لە دیمانەیە کە جەرگی کۆمەڵێک دایک و باوک سوێرا بەڵام ئەمە لەما ڕابگیرێت من پێم وایە هەم میلەتەکەمان هەندێکەوەکەمان بەس پرسیارە سەرچێک ڕەنگە بە دیاریکراوی ئەوە بەیانی چۆن ئەمە ڕادەگیرێ لە ئێسادا گرفتەکە گەیشتۆتە ئەو ڕادەیە کە پەرلەمان تاعتیر بووە ینی ناتوانێت کاری خۆی ئەنجام بدەوانە ینی گرفتەکە گەیشتۆ بۆ ڕادەیە کە سەرۆکی پەرلەمان ناتوانێت بچێتە ناو بینای پەرلەمانی کوردستانەوە بۆی ئیش و کارەکانی خۆی ئەنجام بدا. ئێوە دەتانەوێت ڕۆڵ بدەنەوە بە پەرلەمان چۆن ئەمە دەکەن؟ من وا بێرم ینی هەموو لایەنە سیاسەکان پیان وایە پەرلەمان مەرجعە لە سەر ئاستی کوردستانە و هەر بۆی خۆی دەمێنێتەوە پەرلەمان هەیە و گرنگی بە پەرلەمان تشکیلی پەرلەمان گۆڕانکاری بەسەردایەت ینی لەو بابەتی ئێوەدا ئەوەندەی پێشنیازتان کردو وەڵامی لایەنەکانتان وەرگرت بێ تشکیلی پەرلەمانی کوردستان وەکو خۆی دەمێنێتەوانێ بەو جۆرەی کە هەبوو ئیدامی پێدرێ. ئێمە پێمە وا بووە لەم مەرحەلەیە بێ هەموو لایەنە سیاسەکان بەشدار بن لە پەرلەمانە و بەبێ هیچ لایەنێک ناتوانێت 2 ساڵی داهاتوو ئیدامە پێ بدەین واگەر بتوێت دەستورێک دامەزرێنی بتوێنێ ئایندا
یعنی دەستورێکمان هەبێ لەسەری کار بکەین پێویستە هەموو لایەنە سیاسەکان بە مەسئولیتەوە بەرەو پیری بچن و پێک بێن و گۆڕانش ئەبێ ینی لەو مەرحەلە هەستیارەدا بە هێمنی تەماشا بکات و چارەسەری بۆ بمێنێتەوە پارتیش ئەبێ بە هەمان شێوە بیری لێ بکاتەوە بێ چارەسەر بکرێ و دیارە ینی بەبێ چ پارتی وەکو پارتی ببینی ناتوانێت خۆی بەتەنها سەرۆکاری هەموو ئەم وەزە سیاسی بکە کە ئێستا هەیە لە کوردستانە بەبێ ئەم چوار لایەنە ئەم چوارلایەنیش بەبێ پارتی ناتوانن بۆیە ئەوە واقعەکە ئەبێ هەموو لایەکمان بزانین و بەرپرسیارەتی هەموو لایەنە سیاسەکانش ئەبێ هەوڵ بین ئارامیەک بخۆکەین بۆی لە دانیشتەکانە جوێکی وا بێ کە هەموو لایەک ڕازی بێ بۆی کە ئێمە سەروەری یاسا پەرلەمان و چاوەڕوانی میلەتەکەشمان کە وەکو ئومێدێکی گەورە هەیە لە داهاتوویەکی نزیکە کورد بە ئامانجێکی پیرۆز باس دەکەم.